بە مەبەستی گەڕاندنەوەی شکۆ بۆ خاک و ئاو و ئاڵای کۆمەڵگەی کوردەواری شاری سلێمانی لە 7 مانگی ئازاری ساڵی 1991 درێژەی بە زنجیر ڕاپەڕینەکەی ئەو کاتی گەلی کووردا لە باشووری کوردستان. بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە 3 دەیە بەسەر ئەو ڕووداوە مێژوویەدا دانیشتوانی شارەکە دەڵێن دەسەڵاتی خۆماڵی کوردی شکۆی ئاڵا و خۆشەویستی خاکی لای هاوڵاتیان نەهێشتووە. خەڵک ژن مناڵ ئالەویایە لە بەردەگی سەرایە لە مەیتخانەیە هەر ژن و مناڵ عەسکەریان هەڵەواسی پێشمەرگەمان بە شتێکی زۆر گەورە و قوساڵ و پیرۆزە ناسی ئیتیما بۆچی بمێنێ نەیانێشتووە هیچ شتێکیان نەشت هیچ بیر و باوەڕ و مەبدەئیەکیان نێشتووە لەم وڵاتەیە ئەوەیە هەچ ڕۆحێ ما بێ کوشتیانە هەچ ڕۆحێکی زین و ما بێ گرتیانە. من دیارە سنگلیم لە دەسەڵاتدارانی حکوومەتی هێرەم هەیە بۆی کە ئەوانش دە من تۆ باشێک زانم تۆ هاوڵاتیەکە زانی کە سیاسەتیوان وابووە ئەمان کاردانەوەیکیان نەبووە بتوان کە بە شێوازێکی تر قەرەبوو بۆ خەڵکەکەی خۆیان بکەنەوە خەڵکەکان بخەنە ژیانێکی خۆش و کامەرانی بتوان یعنی وەڵامێک بێ بۆ سیاسەت دەرەکیەکان. هاوڵاتیان دەڵێن بەهۆی سیاسەتەکانی دوو پارتی دەسەڵاتدارەوە شانازیەکانی ئەو کاتی ڕاپەڕین و دەستکەوتەکانی دوای نەمانی ڕژیم کاڵبۆتەوە بە شێوەیەک زۆرێک لەوانەی لە ڕاپەڕیندا بەشداریان کرد. ئێستا وەک شانازیەک باسی ئەو ڕۆژە و بەشداریکردنیان ناکەن بەڵکو لەگەڵ گێڕانەوەی ڕووداوەکانی ئەو ڕۆژانەدا بە حەسرەتەوە دەدوێن. بەداخەوە بڵێن ئەوەی ویستمان نەبوو وەڵا شکۆ خاک و نیشتیمان حرمەتی ئینسان هەمووی بۆ ئەوە خەباتمان کرد بە باچوو. یادی 33 ساڵی ڕاپەڕین لە کاتێکدایە دانیشتوانی هەرێمی کوردستان و لە نێویاندا هاوڵاتیانی سلێمانی چاوەڕوانی بەغدا و دەسەڵاتدارانی جێنشینی ڕژێمی پێشوون موچەیان بۆ بنێرێت هەرچەندە ئەوان هیواخواز بوون حکومەتی خۆماڵی لە ئاستی قوربانیەکانی گەلی کورد لە پێش ڕوخانی ڕژێم بوونایە نەکوە خۆیان دەڵێن نمەک بە حرام بن بۆ ئەو خەبات و قوربانیەی داویانە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.